ئێمە وەکو کۆمەڵێک شۆفێری بێخەت کە هیچ سوودمەند نەبووینە لە خاڵە سنووریەکان و لە ئەو کۆمپانیا ناوخۆیانش کە کاری بار هەڵگرەکەن لە نەوت و گاز. ئێستا ئێمە پێشتر بە نرخی 20,000 دینار بۆ هەرتەنێک دەڕۆشتین بۆ هەولێر و بۆ سلێمانی بە 10,000 ئێستا کەمیان کردوێتەوە بۆ سلێمانی بە 8,000 و بۆ هەولێر بە 15,000 15,000ەکەش 30,000 سۆنەر لە بازگەی دێگەڵە وەرەگرن لە هەولێر ئەو بڕەپارەیە ئەگەڕێنەوە بازرگانەکانی کفری ئەو بڕەپارەیە بۆ خۆیان نەخۆن. جگە لەوەش دووتەن ئاسن کە ئەمان ئاسنی خراپ و پیس ئەهێنن خۆڵی تایە بەردی تایە ماوادی تری تایە لە کۆمپانیا ئەو بە نزیکەی دووتەن و نیوی لێ دەبڕن ئەو بڕەش بە هەمان شێوە هەر لە شۆفێرانی دەبڕن کە هیچ تاوانێکی شۆفێری تیانی ئەمە بە قەپان شۆفێرەکان دەڕۆن بۆ هەولێر 30 تەن بارەکە لە هەولێر 28 تەنیان بە حساب دەکەن ئەمان پارەی 28 تەنەکە دەدەن پارەی 30 تەن نادەن ئەو دووتەنا هەم بە هەمان شێو بۆ خۆیان نەخۆن جگە لەوە قەپانی نایاسەیان داناوە بڕی 7,000 دینار لە هەر شۆفێرێک وەرەگرن بۆ هەر بارێک جگە لەوە یەکی گازێکیان داناوە کە کوالێتێکی زۆر خراپە داناوە ئەبێ بە ئیجباری لەو گازەی ئەوان ئەبێ گاز بکەن هەر شۆفێرێک بڕە لیترێکی گونجاوی خۆیان کە خۆیان داناوە ئەبێ گاز بکە ئەنجا بارێ دەنێ سەرڕایەوە ئێمەمە چەندین جار ئاگدارم بکەینەوە لە ڕێی خۆمانەوە لە ڕێی لایەنی پەیوەندیدارەوە کە بێن دانیشین من بە شخصی خۆم ڕۆشتم بۆ کفری لەگەڵ حاکمی کفریە لەگەڵ بەڕێوەبەری پۆلیسە لەگەڵ بەڕێوەبەری مرورە دانیشتم لەگەڵان نەکردوون نەگەشتونە دەڕێکەوتن بە هەمان شێو ئێمە خۆمان داوامان لە سندیکا کرد وەکو شۆفێران من وەکو نوێنەر داوامان کرد لە سندیکا لەگەڵ مامۆستا محەممەدا وتمان کاکە وەرنە سەرخەت ئەمە ڕێک بخەین نابێ بەو شێوازە هەر ڕۆژە و گردبوونەیە بکەین ئێمە لەسەر جادە و ڕێگری لە خەڵک بکەین جوانیە بۆ ئێمە وتیان بەسەر چاو بسە باجیان بۆ هەمووی شۆفێران کردووە سەرڕای ئەوەش کە باجیان کردوێمە بە شێوەیەکی یاسایی باجمان دەرێناوە ساڵانە باجی دەدەین بە حکوومەت ئەم بازرگانانە ئامادە نین کە بێنە سەرخەت خۆیان بە زۆردارێک دەزانن کە حساب بۆ هیچ کەسێک نەکەن ئەیانەوێ گاڵتە بە کەرامەتی شۆفێر بکەن بارزوی خۆیان بەرز و نزمی پێ بکەن خۆشیان سیاریان هەیە ئێستا سیارەکان کە ئەزانیانە ئیسفادەی نییە زەرری لیەکەن سیارەکانی خۆیان فرۆشتووە ئێستا بەم شۆفێرانە داواکاری ئێماوەیە داوامان ئێمە ڕۆشتوین لە سندیکا پشتگیریان نەکردوین دەستیان خۆش بێت لە ئاسایشی گەرمیان پشتگیریان نەکردوین دەستخۆشییان لەکەین لە ئیدارەی گەرمیان پشتگیریان نەکردوین دەستخۆشییان لەکەین بۆ ڕێخستنی ئەم کارە بەڵام ئەم بازرگانانە ئامادە نین کە بێن ڕێکەوتن بکەن لەگەڵ ئێمەیە ڕێکەوتنەکەەوەی ئێمە پێشتر لیتری گاز بە 450 دینار بوو ئێمە هەر بەو سعرە ئەمان برد بۆ مەبلەغا ئێستا گاز بۆ بە 600 و 625 بە هەمان پارە ئەبێ بیگوازنەوە 18,000 کەمتر بێ ئێمە یەک سایق باری ناکەین یەک سایق من وەکو نوێنەرەکان ئەڵێم یەک سایق باری ناکەین چکە هیچ سوودێکی نییە کێ زیاتر لە 200 سیارەیە هەر سیارەیەک هیوایە هی 2 خێزانە هی 3 خێزانە زیاتر لە 500 خێزانی سنووری گەرمیان مستەفیدە لەو سیارانە